دژی پاشەکەوتی موچە و نەگواستنەوەی ڕاژەکانیان بۆ سەر ناوەند بەشێک لە مامۆستایانی خوێندنی کوردی لە بەردەم بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی کەرکووک گرت بوونەوە و داوا دەکەن پەروەردەی گشتی کەرکووک نووسراوی فەرمی بکات بۆ وەزارەتی پەروەردە بەڕازیبوونی خۆیان بۆ گواستنەوەی ڕاژەکانیان و پێدانی موچەی پترۆدۆلار کە لە ساڵی ڕابردووەوە ئەنجومەنی پارێزگای کەرکووک بڕیاری لەسەردا بوو. داواکارین لە بەڕێز پەروەردەی گشتی کەرکووک لە بەرواری ئەم گرتبوونەوەمان نووسراوی فەرمی بۆ گواستنەوەی مامۆستایان بەرز بکاتەوە بۆ وەزارەتی پەروەردەی حکوومەتی عێراقی. شایستەبوونی خۆمانمان دەوێت لە بابەتی پترۆدۆلار چونکە بابەتی پترۆدۆلار بابەتێکە ئەنجومەنی محافەزە واژووی لەسەر کردووە تا ئەنجومەنی محافەزەی کەرکووک واژووی ئیبتاڵی بۆ نەکات ئەو بابەتە حەقی خۆمانە. بایکۆتی خوێندن دەکەین تا نووسراوی فەرمی گواستنەوەمان بۆ دەکرێت لەلایەن بەڕێز بەروەبەری پەروەردەی گشتی. لای خۆیانەوە مامۆستایانی ناڕازی دەڵێن بەو بارودۆخەی ئێستاوە ناتوانن بەردەوام بن لە وتنەوەی وانە و لە بایکۆتکردن بەردەوام دەبن. ئەندامێکی لقی کەرکووکی یەکێتی مامۆستایانیش دەڵێت دەبێت هەماهەنگیمان هەبێت تا بتوانین پێکەوە بگەینە ڕێگە چارەیەکی گونجاو بۆ کێشەی مامۆستایان. داوای مافی خۆمانەکەین لە مافی خۆمان زیاتر داوای هیچمان نەکرۆ لەم حکوومەتە نەوتومانە ئیمتیازاتی تازەمان بداتێ نەوتومانە شتێکی زیادەمان بداتێ لە مافی خۆمان زیاتر داوای هیچمان نەکردەوە. من مناڵی خۆمم لە مەکتەب دەرکرد لە بەرنەبوونی بۆ بچم مناڵی خەڵکی خزمەتکەم تەواو چیتر بەسە. حکوومەت هەرێمی کوردستان کە لە ڕێگەی چەند حیزبێکی چەند پارتخێڵێک و چەند حیزبێکی بەرەبا بۆ بەڕێوە برە بەداخەوە تا ئێستا چۆن پرۆسی سیاسەکانە بەم ڕۆگەیانەم ڕۆ موچە و قوتی مامۆستایانیشان بەم ڕۆژە گەیاندووە. ئەمە هیچ ئومێدێک نەماوە بۆم دەسەڵاتە گەندەڵە ئەم دەسەڵاتی کە تەنانەت گوێی بە فەوتانی خوێندنی ڕۆڵەکانی کەس نییە چونکە خۆیان یەک مناڵان لە ئەم خوێندانە نیە. ئەبێ هەمومان پێکەوە کار بکەین. من دوێنێ ئەمە تەڕحیشم کرد لە ناوی شێتی مامۆستایان بەڕێوەبەری خوێندنی کوردی لێبوو بەڕێز سکرتارێتی شێتی مامۆستایانی لێبوو وتم باواز لەوە بێنین چیتر واز لە ناو ناتۆرە بێنین هەمومان پێکەوە دانیشین شەکوای حاڵی خۆمان بکەین. وەزعی مامۆستا زۆر خراپە کەرکووک ئێستا دووجا بریندارە. پێم وایە ئەگەر ئێستا مامۆستایان یعنی ڕێژەیان ئەوەندە هەبێ حەجم و قەبارەیان ئەوەندە هەبێ کە بڕیار بدەین با بایکۆتی جوزئی بکەین با بڵین بۆ نمونە ئەم هەفتەیە بیکەینە بایکۆت با بزانین تا چەندێ ئەتوانین یعنی ماف و داخوازیەکانمان و پاشان مەتاڵیبەکانمان هەمووی بکەینە یەک مەتاڵیب یا باڵێن یەک پاکێت ئەو کاتە بە هەردوو لایەنی معنی بگەێنین و داوای مافەکانی خۆمان بکەین. لەلایەکی ترەوە بەڕێوەبەری گشتی پەروەردەی کەرکووک بەڵێنی بە مامۆستایانی خوێندنی کوردیدا نووسراو بکات بۆ وەزارەتی پەروەردە و داواکاری مامۆستایان بگەێنێت بە بەغداد. مامۆستایان و فەرمانبەرانی خوێندنی کوردی زیاتر لە 6,000 مامۆستا و فەرمانبەرن داوا دەکەن ڕاژەکانیان بچێتە سەرناوەند و موچەی تەواویان پێ بدرێت. بڕیاریشە لە سبەینەوە ناڕەزایی و خۆپشاندانی مامۆستایانی خوێندنی کوردی لە کەرکووک بەردەوامی هەبێت. ماوەی زیاتر لە 3 ساڵە مامۆستایانی بەشی خوێندنی کوردی لە پەروەردەی کەرکووک لەبەر هەستیاری بارودۆخی شارەکە بایکۆتیان ئەنجام نەداوە بەڵام وەکو خۆیان دەڵێن لە ئەمڕۆ بەدواوە بایکۆت ئەنجام دەدەن و هەست بە هەستیاری کەرکووک ناکەن تاکو مافی خۆیان لە هەردوو حکوومەتی هەرێمی کوردستان و ناوەند وەردەگرن. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام کەرکووک.